بردا وینت هاتنا گرتنیم اما تزانی که شبابی و گلک بزحمت بی و حتی هفتیه که حتی بمروی ذهن دجارا مهابت کشا حتی فینه تنید زبرین او بین یدکو فیلم بین و تزانی وی شوی سردمی ده همی هر کسی که بیا کامیروان و نگر کسی که کوینت کون کومت کتن و بخطه السر کامپیوتری گلک دلش ناکین داس حکینه بینرت رزدار کارکی جوانه هکر چکی یلک وینه تهینت که نارن و افل میل دف خلکه که هین بس خمش نایت خارنی و تاتین توز گرتن و جگل اجرا اف وینه تنی بیر هاتنی زور جوان ید گل دهین مروف هول بدتن کوان وینا الجهه کی دیار بکتن دیچین آنها یا خودی سحکینه هندک آخفتنی جوان و تین جوان و پشتیوان آخفتنی تنی جوان سحکینه دی چینات گل مهوانه خو اگر خود حسکتن الباشی درانیه
بلی بینرید رزدار نوکش اگر خود حسکتن دیچین دیگل مهوان خوا دکتر هرش رسول هاریکاری سروکی زانکویا راپرین رانیا و آنه یا خوده الدور رول آنز بجین زانکویا راپرین نابرا ضروریتو زانستی دا بجین دکتوری گلک بخیر بی دکتور زۆر سپاس بۆ بەڕێستانەوە بۆ کەناڵی سپێدە عزیز. بله دکتور اگر جوری دست بکن تا بحث زانکویا راپرین کربیا کو دست بکا بجین دامازراندن یا آنچه کرناوی یا میجویا زانکویه هر واساج حتی نوکه اگر تا بحث لی کربا که چند خول درچونی لی پیدا بینه. بله ڕاستەکەی زانکۆی ڕاپەڕین مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2010 بە فەرمانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە 8 2010 لەگەڵ هەریەک لە زانکۆکانی هەڵەبجە زاخۆ گەرمیان زانکۆی ڕاپەڕینیش دامەزرێنرا بەڵام کاکڵەی یاخۆت سەرەتای ئەم دروستبوونەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێشتر لە شاری ڕانیە و لە شاری خەڵازێ دوو کۆلێژی جیاواز هەبوون کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە ڕانیا و کۆلێژی زمان لە خەڵازێ و دواتر پەرستاری لە ڕانیە و اینجا پەرۆدەی بنەڕەت کرایەوە ئەمە بووە سەرەتایەک بۆ ئەوەی کە لە 2010دا ببێتە زانکۆی سەربەخۆ بە ناوی زانکۆی ڕاپەڕین. ئێستا زانکۆی ڕاپەڕین 4 خولی دەرچوونەی هەیە لە 2011ەوە تاکو 2014 بۆ 15 کە لە 20دا 416 خوێنکار لە 10 بەشی جیاوازدا دەرچوون لە هەردوو خولەکەدا و لە کۆی 4 فەکەڵتی و 1 سکوڵ هەروەها خوێندنی ئێوارانی پەرۆدەی بنەڕەتیش ئێمە 17 بەشی بەیانیانمان هەیە لەگەڵ 4 بەشی ئێواران. زانکۆی ڕاپەڕین جگە لەمانە ئەوەی کە پێویستە لێرەدا ئاماژەی پێ بدەم ئەندامی هەمیشەی یەکێتی زانکۆکانی جیهانە و ئەندامی هەمیشەی یەکێتی زانکۆکانی ئۆراسیایە و یونسکۆ بە هەمان شێوە هەروەها یاداشتی لێکتێگەیشتن و دەستە خوشکی و پرۆژەی هاوبەش و هەماهەنگی لەگەڵ کۆمەڵێک زانکۆی جیهانیدا هەیە لە وڵاتە جیاوازەکان گەلێک سیارەپانە هەیە خودێک و جەنابێتە بکەین ئەگەر تا بەحث کرد باکو ضروريت و بيجين گرنگیا زانکویا راپرین تا بحث لیکر بیا چند گرمی کو الویجی زانکویا کبتن بەڵێ بۆ پێی کە هەرێمی کوردستان بەردەوام لە گەشتسەندندایە و ژمارەی خوێندکارانی دەرچووی دوانزەی ئامادەی بەردەوام لە زیادبووندان و پێویستی بازاری کار و پێویستی کۆمەڵ بۆ پسپۆڕیە جیاوازەکان وای کردووە کە لە هەرێمی کوردستاندا زەرورەت و پێویستی هاتنەکایە و دروستبوونی زانکۆ و پەیمانگا و ڕشتە و بەشی زانستی بێنەکایەوە بۆیە هەموو ئەمانە وای کرد کە سەرباری ئەوەی کە ئێمە پێشتر لە دوای ڕاپەڕین چەند زانکۆیەکی کەممان هەبوو یاخود کە تەنها زانکۆی سەلاحەدین مابووە کە ئەمیش سەرەتا زانکۆی سلێمانی بوو لە سەرەتای هەشتاکان حکوومەتی عێراقی بردبووی بۆ هەولێر زانکۆی سلێمانی دامەزرایەوە و دوای ئەوە زانکۆی دووهۆک دامەزرا و دواتر زانکۆی کۆیە دامەزرا زانکۆکانی تریش وەکو ڕاپەڕین و گەرمیان و زاخۆ و هەڵەبجە و سۆران و ئەمانەش لە کۆتایی 2000ەکان 2002 ئەمانە هەمویان دامەزران چونکە هەر یەک لەم ناوچانەی کە باسمان کردن چ ڕاپەڕین چه گەرمیان چه هەڵەبجە سۆران بادینان ئەمانە ڕێژەی زۆر خوێندکاریان هەیە و بازاری کار و پێویستی بۆ پسپۆڕی جیاوازەکان وای کردووە کە پێویستە زانکۆ لەو شوێنانەشدا هەبێت ئەمە لایەنێکی لایەنێکی تریش هەیە کە کۆمەڵێک پسپۆڕی و خاوەن بڕوانامەی بەرزی ماستەر و دکتۆراژ هەر لەو شوێنانەدا هەیە کە کار ئاسانیە بۆکردنەوەی زانکۆکان. دکتۆر وەک یادیار کو وەزارەتە خواندنە باڵا بڕیاردایە کو بۆبەکردنا چەندین بژین بەشێن تازە ئیتنی ئەت ناو زانکۆیên کوردستانێدا ئەرێ زانکۆیا ڕاپەڕینژێک یاڕانیە
دی اف پشکهانی یعنی برکوتن یانجی نه اگر یعنی نه اگر نبتنش برچی و اگر هبتنجی کهنه یا نه بەڵێ ڕاستەکەی وەکۆی کە لە پلانی زانکۆی ڕاپەڕیندا هەیە ئێمە بەرنامەمان هەیە بۆ کردنەوەی کۆمەڵێک ڕشتە و بەشی زانستی لە پسپۆڕی جیاوازدا پێشتریش ئەو پلانە دانراوە بەردەوام ئەو پلانە ئەپدەیت دەکرێتەوە بەڵام بەهۆی ئەو قەیرانی دارایی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان و عێراق نەماتوانی وەک پێویست نەک ئێمە زانکۆکانی دیکەش بە هەمان شێوە ئەو پلانە جێبەجێ بکەین بۆ ئەم ساڵی خوێندن واتە 2015-16 تەنها بەشی سامانی ئاژەڵ دەکەینەوە وەک چۆن لە زانکۆلاییندا هەبوو لە ڕێبەردا هەبوو لە شاری قەڵازجێ دەبێت خوێندکاران توانیویانە داواکانی خۆیان لە ڕێگەی زانکۆلاین و سیستمی ناوەندی وەرگرتنەوە پێشکەش بکەن بۆ وەرگرتنیان لە بەشی سامانی ئاژەڵ و بۆ ساڵی ئایندە بەرنامەمان هەیە کارمان بۆ کردووە بە تایبەت لە ڕووی تاقیگە و میلاک و مامۆستا و بڕوانامەی پێویستی ئەو بوارە بەشیشتر بکەینەوە کە ئەویش ئەندازیاری شارستانیە واتە هەندەسەی مەدەنی ئەمەش کا یەکێکە لەو بەشانەی کە هەم بۆ بازاری کار هەم بۆ ناوچەکە هەم بۆ هەرێمی کوردستان پێمان وایە بەشی گرینگە لەگەڵ ئەوەی کە بەرنامەی کردنەوەی بەشی تریشمان هەیە بله دکتۆر گەر بێ پرسیارێک بکەین بەحث لە بکەینش بلی کوانجگە بيجين بنجه السركية وزانكويل باجي رانيايا هيش لقى كديتري ونينا كل ناوتشين بجدر وبتوين بوهندي زيادتر خدمات قطابية بتكرني وهولنا دا يكو أبشان دهني بتجيب جيكران بلا لێستادا وەکو سەرەتا ئاماژەم پێکرد زانکۆی ڕاپەڕین لە 4 فەکەڵتی و 1 سکۆڵ پێکاتوە لەگەڵ خوێندنی ئێوارانی پەروەردەی بنەڕەت کە تایبەتە بۆ مامۆستایانی بەڕێزی وەزارەتی پەروەردە لە ناوچەکەدا لەم 4 فەکەڵتی و 1 سکۆڵە 3 فەکەڵتی و سکۆڵێکیان لە شاری ڕانیە و فەکەڵتێکیان لە شاری قەڵازەیە لەگەڵ ئەو بەشە تازەی کە کردومانەتەوە بەشی سامانی ئاژەڵ کە لە هەنگاوی یەکەمدا بەشی سەربەخۆی سەر بە سەرۆکایەتی زانکۆ بەڵام بۆ ئایندە ئەگەر توانیمان بەشی تر هەر لەو چوارچێوەیەدا بکەینەوە دەبێتە فەکەڵتی کشت و کاڵ ئەو سێ فەکەڵتی کە لە ڕانیە فەکەڵتی زانستن وڤایەتیەکانە لە بەشەکانی یاسا مێژوو جوگرافیا فەلسەفە پێکاتوە و فەکەڵتی پەرۆدەی بنەڕەتە کە لە بەشەکانی کوردی عەرەبی باخچەی ساوایان بیرکاری کۆمپیوتەر پێکاتوە ئێوارانی پەرۆدەی بنەڕەت لە کوردی عەرەبی بیرکاری زانستی گشتی پێکاتوە هەروەها سکۆڵی پەرستاریش هەر لە ڕانیە کە لە بەشی پەرستاری پێکاتوە لە شاری خەڵازێژ فەکەڵتی پەروەردەمان هەیە کە فەکەڵتی پەروەردە لە زمانەکانی کوردی عەرەبی ئینگلیزی پێکاتوە هەرێکیان بەشی سەربەخۆ و وەکو ئاماژەم پێدا پێشتر سامانی ئاژەڵیش کە ئەم ساڵ خوێنکار وەردەگرێت هەر لە قەڵازێ دەبێت بله دکتۆر هێرش ئەگەر تا بەحسە هەندێک کردبا کو بەشێت نافخۆی جارێ زانکۆی هەنە یەن تایبەت ئەگەر هەبن خزمەتە قوتابیە خزمەت گوزاری کا چەند بوت ئێنەکردێ هەر چەندە بتن هەبن کل زانکۆ گەلە جارا گازندە تێنەکردێ گڵا تێنەکردێ شلای قوتابیە بە بۆ خزمەت گوزارێ جارێ ڕەوشە زانکۆیا ڕەپەڕین یا شێوەیەش لای بێژین خزمەت گوزاری بە بۆ وان قوتابیان کل بەشێ نەخۆی تایبەت خوێنن زانکۆی ڕاپەڕین لە هەردوو کەمپەسەکەی کەمپەسە سەرەکیەکەی کە لە ناو ڕانیە و کەمپەسەکەی تریکە لە شاری قەڵازەیە لە هەرێکێکیاندا دوو بەشی ناوخۆیی گەورە و ڕێکوپێک و بەرچاوی هەیە واتە کۆی گشتی 4 بەشی ناوخۆییمان هەیە دوانیان لە ڕانیە و دوانیشان لە قەڵازەیە کۆی گشتی ئەو خوێنکارانەی کە لەو بەشە ناوخۆیانە نیشتەجێن بە ڕەگەزی نێرومێ زیاد لە 500 خوێنکارە لە بەش و ڕشتە جیاوازەکان و دەربارەی خزمەت گوزاریەکانیش زانکۆ ئەوەندەی پێی کرابێ هەوڵی داوە کە زۆرترین خزمەت گوزاری لە ئاو و کارەبا و هەموو ئەو شتانەی کە پێویستە بۆ خوێنکار دابین بکات بەڵام ئەو قەیرانە داراییە دیسانەوە
زۆر جار ئاستەنگی بۆ دروست کردوین، زۆر جار دەستی بەستوین لەوەی کە نەتوانین هەندێک جار بتوانین وەک پێویست خزمەتگوزاری تر پێشکەشی خوێندکارانی بەڕێز بکەین لە بەشە ناوخۆیەکاندا. بەێ جارێ ئەگەر بێن بەحسل بێژین ڕێ زانستی بە بکەین دکتۆر بژین ئاستێ زانستی قوتابیە زانکۆیێ حتا چڕادەیە ئانی چەوایە چەند ژێڕازینە و بێژین پێشبڕکیە ئان بەریکانێتکردن گەل زانکۆیان دیترێ بۆ هەندێ شڕیە زانستی وەکو هەڤڕکیت گەلواندا بکەن ئاستێ قوتابیە دی بچە شێوەیە؟ ئێمە کاتی باسی زانکۆی ڕاپەڕین دەکەین بە بڕای من ناتوانین جای بکەینەوە لە ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و تەنانەت زانستی و ئەکادمیش لە تەواوی هەرێمی کوردستاندا ئەو بارودۆخەی کە خوێندکاری زانکۆی ڕاپەڕین پێدا تێپەڕ دەبێ و مامۆستاکانی و ستافی ئەکادمی کارژێڕیش تا ڕادەیەک نزیکە لە بارودۆخی زانکۆکانی سلێمانی و سەڵاحەدین و کۆیە و سۆران و زاخۆ ئەوانی تریش. بۆیە ئاستی خوێندکاریش تا ڕادەیەک لە یەکتر نزیکە ڕەنگە لە بەشێکەوە بەشێشتر بگۆڕێ. من نمونەی سادە دێنمەوە بەشی باخچەی ساوایانمان لە فەکەڵتی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی ڕاپەڕین لە ڕێژەی ئاستی وەرگرتن لە ساڵی پار لە هەموو زانکۆکانی تر بەرزتر بووە، واتە زۆرترین کۆنمرەی ویستووە، ئەویش بەهۆی ئەو داواکاری و خواستەی کە لەسەر ئەو بەشە هەبووە و زۆر بەشی تریش. بەڵام ئێمە زانکۆیەکی تازەین و لە ڕیزبەندی زانکۆکانی کوردستانیشدا ئاستەکەی مامناوەندە تا ڕادەیەک تموحمان هەیە، چاوەڕوانیمان هەیە، ئامانجمانە کە ئەو ئاستە بەرز بکەینەوە لە ڕێگەی مامۆستا بەڕێزەکانمان، لە ڕێگەی ستافی ئەکادمی، لە ڕێگەی ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشی خوێندکار دەکرێت. بەڵێ هەر زانکۆیەکین کوردستانی ئەفساڵادا دێ ڕێژەیەکە قوتابیە وەرگرتن دەفخوا هینشێن گوتشیانێت زانکۆیەدا هەنە حتا چەند بێژین قوتابیە ئەفساڵە وەربگرن. ئێمە بۆ پلانەی کە پێشکەشی وەزارەتی خوێندنی باڵامان کردبوو لە هاوینی ئەم ساڵدا بۆ ڕێژەی وەرگرتن بەو بەشە تازەیەشەوە کە سامانی ئاژەڵە دەبێتە 17 بەش ئێمە داوای 714 خوێندکارمان کردووە. بەڵام ساڵانە نەکەر زانکۆی ئێمە زانکۆکانی تریش بەهۆی لۆدی زۆری ژمارەی زۆری خوێندکارانی دەرچووی ئامادەیی ڕێژەیەک یان بڕێک لەمە زیاد دەکات. بۆیە ئێمە تەسەوەر دەکەین لە سنووری 800 خوێندکارێک بۆ زانکۆکەی ئێمە وەکو قۆناغی یەکەم ناوی بگەڕێتەوە. بەێ یا دیار دکتۆر و هەر زانکۆیەکی بتن هەندێک کێشە و ئاریشە هەبن گەوە دیمە بەحس بەرین و کە بەحسێ چ کێشەیەک بەشی نافخۆی هەیە جارێکەر گشتی بەحسی زانکۆیە بکەین کێشەیەن سەرەکی لێ زانکۆیە هەنە چنە ئەگەر هەبن و هەر دیسان بێژین حتا چەند لایەنین پەیوەندیدار وەزارەتە خواندنێن باڵا هاریکاریên جدی بوو بێ زانکۆیەتکەن. وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیوەندیدارەکان تا ڕادەیەک هاوکارمان بوون و فەرمانکانی ناوچەکە بەڕێوەبەرەتە جیاوازەکان بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی بەڕێوەبەرەتی کارەبا ئیدارەی ڕاپەڕین قایمقامێت شارەوانی ئەمانە لە ناوچەکەدا تا ئەندازەیەک هاوکارمان بوون بۆ پرۆژە جیاوازەکان. بەڵام وەگوتم ئەو قەیرانە ئەوانیشی گرتوێتەوە تەواوی سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە. بۆیە ئێمە هەندێک جار پرۆژەی زانستی ئەنجامدانی کۆنفرانسی زانستی ڕێکوپێکردنی بەشە ناوخۆیەکان ڕێکوپێکردنی بیناکانی خوێندن ئەمە وای کردووە کە ئەم قەیرانە داراییە پەچی بخایان دوای بخات. ئێمە تاقیگەمان هەیە بە تایبەت لە فەکەڵتیە زانستی سروشتیەکاندا هەندێک جار هەیە بەهۆی قەیرانی داراییەوە کاروبارەکانیان دوا دەکەوێت و هۆڵەکانی خوێندن و مەسەلەی گرفتی هێنانی مامۆستا و پسپۆڕی جیاواز بۆ ئەو پسپۆڕی بەشانەی کە
مامۆسای وەک پێویستمان نییە، ژمارەی تەواومان نییە، هێنانی ئەمانە ئەنجامدانی گرێبەست، ئەنجامدانی گرێبەست بۆ فەرمانبەری بەشی ناوخۆیی، بۆ چاودێر، بۆ هەموو ئەوانە کە لە ئێستادا بە هەموو شێوەیەک هەم دامەزراندن بە هەمیشەی، هەم دامەزراندن بە شێوەیەکی کاتی کە گرێبەستە وەستێنراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە، بۆیە ئەمە گرفتی بۆ دروست کردوین. زۆر جار دەستی گرتوین لە ڕایکردن و ڕاپەڕاندنی کار و ئەرکەکانماندا. بله دکتۆر ئەگەر بێن ژبەر کورتیادەمی ئەخفتنا دکتۆریا دیماهەیە چیە بێژتن بۆ گشتی بینەرە هەر تایبەتی بۆ تەخا خوێن کارە یەدوی باژێڕێ خۆشەویست باژێرە ڕانیە. زۆر سپاسی ئەوەی بەڕێز دەکەم و دەمێت لێرەدا جەخت لۆ بکەمەوە کە زانکۆی ڕاپەڕین پلانێکی دۆکمەی هەیە بۆ گەشەپێدانێکی هەمەلایەن چ لە ڕووی خوێندنی باڵا و زانستیەوە و چ لە ڕووی کاروباری خوێندکارانەوە، چ لە ڕووی توێژینەوەی زانستیەوە کە سنتەرێکی توێژینەوەمان هەیە و چ لە ڕووی پەیوەندیەکان و ڕاگەاندنەوە کە ئێستا خاوەنی سایت و ڕادیۆی خۆمانی وەکو زانکۆی ڕاپەڕین. و دەمێ ئاماژە بۆ دەن ئێمە جگە لە خوێندنی بەرایی خوێندنی باڵاشمان هەیە ماستەر کە چەند خوێندکارێکمان هەیە چ لە ناوخۆ لە بەشە جیاوازەکانی پەرستاری کوردی و مێژوو جوگرافیا و چ لە دەرەوە کە لە وڵاتانی ترن و لە گەڕانەوەدان بۆ ئەوەی بگەڕێنەوە زانکۆی ڕاپەڕین و پلانیشمان هەیە کە بۆ ئەم ساڵی خوێندنیش چەند خوێندکاری تر لە ماستەر و تۆرە ڕشتە جیاوازەکان بتوانین بیکەینەوە بۆ ئەوەی کە خزمەتی زیاتری و گەشەی زانستی زانکۆی ڕاپەڕین بکەین. و زانکۆی ڕاپەڕین پلانی تری هەیە لە ڕووی زانستیەوە کە ئەنجامدانی کۆنفرانسی بەردەوامی زانستی وەک چۆن ساڵانی پێشتر کۆمەڵی کۆنفرانسی لە بواری زمانی کوردی، لە بواری ڕاگەیاندن، لە بواری ژینگە، لە بواری باخچەی ساوایان، هەموو ئەوانە کردووە. یەکێک لەوانەی کە دەمەوێت لێرەدا ئاماژەی پێ بدەم بۆ ساڵی ئایندە لە یادی ڕاپەڕیندا پلانمانداناوە بۆ سازدانی کۆنفرانسێکی گەورەی زانستی لە یۆبیلی زیوینی ڕاپەڕین بە ناوی گەشەپێدانی ڕاپەڕین و خوێندنەوەیکی نوێ بۆ ڕاهەندەکانی کە بڕیار وایە لە 6 و 7 و 8 سەی 2016 لە ڕانیە ئەنجام بدرێت کۆمەڵێک توێژینەوە لە بواری جیاوازدا هەم لە ڕووی گەشەپێدانی ناوچەکە و هەم لە ڕووی تاوتوێکردن و دیراسەکردنی ڕووداوی ڕاپەڕین لە زانکۆی ڕاپەڕین ئەنجام درێت کە پێم وایە کۆنفرانسێکی نەوعی دەبێت. ئینشاڵڵا سەرکەفتنی بۆ خوازین دەبێ پلەنا ساڵانیدا ئینشاڵڵا. gelek spas Doktor Hêriş Resûl harîkarê serokê zankoya Raparîn bû vê çapêkeftinê gelekî bi xêratê spas bû te. Spas warezîşta. Belê. Bînerê rejdar digel me daban eger xwe de hes ketin înşallah bû temamkirina vê xelekê iş bernameya emroyî spê de.